ئێوارەتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاستەوخۆ کە هەموو ڕۆژانی جمعە لەم کاتەدا لە تلویزیۆنی کۆمەڵەوە بڵاوە بێتەوە. من فەرهادی شابانیم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم هەفتە کە هەروەکو پێشتر لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تیزری بەرنامەکە بڵاوبووەتەوە. ئاگادارمان کردوون کە ئەمڕۆ لەسەر ئاخێزی جەماوەری خەڵکی ستەم لێکراوی بەلوچستان و ئەرکەکانی خۆمان قسە ئەکەین. بینەری بەرنامە بن و هەروەها لە باسەکانی ئەم بەرنامە بەو جۆرەی کە بۆ خۆتان بە سەڵاحی ئەزانن بەشدار بن. سەرەتا لێرەوە و بۆ جارێکی تر هاودەردی خۆمان لەگەڵ بنەماڵەی ئەو کەسانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تەقەی هێزەکانی سپای جەنایەتکاران لە سەراوان، لە زاهدان، لە ئێرانشار، لە شەرۆ و هەروەها لە شوێنەکانی تری بەلوچستان و سیستان گیانیان لە دەستاوە ڕادەگەیەنین. هیوای سڵامەتی بۆ بریندارانی ئەو ئاخێزە جەماوەریە ئەخوازین. ئەمڕۆ پەیوەندیان پێوە کردین کە گوایە ژمارەیەک لە دۆستانمان لە بەلوچستانەوە ئەگەر بتوانن خەیاڵیان هەیە پەیوەندیمان پێوە بگرن و لەوێ گزارش و راپۆرتمان پێ بدەن. عەرزم کرد ئەگەر بتوانن. هەر بەو دەلیلە چەند جومڵەیەک لە سەرەتای بەرنامەکە بە زمانی فارسی بۆ بینەرانی ئەم بەرنامە لە بەلوچستانەوە عەرزەکەم. دوستان عزیزە بەلوچستانی، موضوع برنامه امروز ما خیزش توده‌ای مردم در بلوچستان و وظایف ماست. به ما خبر رسید که شماری از دوستان از بلوچستان از این برنامه اطلاع پیدا کرده بودند و اعلام کرده بودند که می‌خواهند مستقیم از طریق واتساپ برنامه با ما تماس بگیرند و گزارشاتی رو از بلوچستان به اطلاع سایر بینندگان این برنامه برسونند. این برنامه از الان شروع شده. درسته که زبان برنامه کردی است، اما دوستان بلوچ ما میتونن تماس بگیرن با برنامه و به زبان فارسی و حتی به زبان بلوچی درباره رویدادهایی که از روز دوشنبه 4 اسفند ماه در بلوچستان میگذره با سایر بینندگان این برنامه گفتگو بکنند. خدمت شما بینندگان عزیز عرض کنم که این برنامه علاوه بر تلویزیون از فیسبوک، اینستاگرام، یوتیوب و همچنین تلگرام پخش میشه. دوستانی که به تلویزیون دسترسی ندارند میتونند از طریق شبکه‌های اجتماعی برنامه رو دنبال بکنند. بسیاری از دوستان در داخل ایران ممکنه به دلیل سانسور خبری و سکوت رسانه‌های دولتی در رابطه با رویدادهای بلوچستان در جریان عمق فجایعی که در بلوچستان که از نقطه صفر مرزی سراوان آغاز شد نباشند. من به عنوان مقدمه داوای لێبوردنەکەم لە بینەرانی خۆشەویست ببورن جارێکی تر ئەچمەوە سەر زمانی کوردی
ئەو مقدەمەم بۆ ئەوە بوو کە بینەرانی بەلوچ داوایان لێ کرد بووین کە لە سەرەتای بەرنامەکە بە زمانی فارسی چەند وشەیەک بڵین کە ئەگەر ئەوان توانیان پەیوەندیمان لەگەڵ بگرن. ئەوە بۆ ئەواڵێم کە بەخۆشیەوە هەرچەند لەسەر ئەم کارە ساتە دڵتەزێنە بوو، ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە پەیوەندیمان لەگەڵ جەماوەری خەڵک لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەگەڵ دۆستانی بەلوچ زیاتر لە جاران بوو. هەواڵەکانیان بۆ ئاناردین و ئێمەش هەواڵەکانمان بڵاو ئەکردەوە. هیوادارم ئەوانیش ئەمڕۆ بتوانن پەیوەندیمان لەگەڵ بگرن، هەروەکو بۆ خۆیان ژمارەیەک لە هەڵسوڕاوانی ئەو بزوتنەوە و هەڵسوڕاوانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەلوچستان پێیان ڕاگەیاند بووین بتوانن بۆ خۆیان ڕاستەوخۆ لەگەڵ بەرنامەی ڕاستەوخۆ پەیوەندی بگرن و ئەو قسانە و یا ئەو راپۆرتانەی کە لە نەزەریانە هەبوو و هەیە بە ئاگاداری ئێوەی بگەێنن، بە ئاگاداریمانی بگەێنن. من جارێکی ترەچمەوە سەر ئەو باسە هاوڕێ خۆشەویستم، پەیامەکەی ئێوە گەیشتووە بەسەر چاو بۆتان بڵاو ئەەکەینەوە. باشە، بەسەر چاوەکانم یەک دنیا مەمنون، زۆر زۆر سپاس. هەر بژیت. یەکێک لە بینەرانی خۆشەویستی بەرنامە ئەڵێ لەسەر ئینستاگرام دەنگمان ناچێت. هاوڕێیانی هاوکارم ئەگەر چارەسەریک بۆ ئەوە بدۆزنەوەکە یەکێ لە بینەرانی خۆشەویستی بەرنامە ئەڵێت کە لەسەر ئینستاگرام دەنگمان نییە. بۆ بینەرانی ناوەوەی وڵات ئەلبەتە تۆڕە کۆمەڵایەتیەکان کارێکی کردووە کە کۆماری ئیسلامی ناتوانێت هەواڵەکان سانسۆر بکات. بینەرانی خۆشەویستێک کە لەسەر ئینستاگرام هەن، ئەگەر دەنگەکەمان چارەسەر کراوە کە هاوڕێیانی هاوکارم پێیان وتین کە چارەسەریان کرد، دەنگمان هەیە، هەر یەک کەلیمەمان بۆ بنووسن کە لەسەر ئینستاگرامیش دەنگمان هەیە. ئەوەم عەرزەکردن کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کارێکی کردووە کە دیواری سانسۆری کۆماری ئیسلامی شکاوە. ڕاستە، هەر لە ڕۆژی سێشەممە 5 ئەسفەند مانگەوە کۆماری ئیسلامی ئینتەرنەتی شاری سەراوان و هەروەها لە ڕۆژەکانی دوایی وەکو چوارشەمە و پێنجشەمە و تەنانەت بە ئەمڕۆیشەوە بێت، ئینتەرنەتی شارەکانی تری سیستان و بەتایبەت بەلوچستانی قەت کردووە، بەڵام هێشتا نەیانتوانیوە بەر بە بڵاوبوونەوەی هەواڵی ڕووداوە دڵتەزێنەکانی ئەم ڕۆژانەی بەلوچستان و هەروەها خۆڕاگری و قارەمانەتی خەڵکی شارەکانی بەلوچستان بگرن. من بۆ وەبیرهێنانەوە چەند وشەیەک سەبارەت بە ڕووداوەکە ئەرزتانەکەم، دوایی انتظار ئەوەیەکە ئێوە بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامە بەتایبەت جەماوەری خەڵکی کوردستان پشتیوانی گەرم و گوڕی خۆیان لە ئاخێزی جەماوەری خەڵک لە بەلوچستان ڕابگەێنن چۆن ئەو جۆرەی کە ئێمە ئاگادار بووین. هەر پەیامێکی پشتیوانی ببورن، پشتیوانی ئێوە لە خەباتی ئەوان ئەوەندەی کە ئێمە ئاگادار کراوینەتەوە مایەی دڵگەرمی و قووەتی قەلبی ئەوان بووە. هەر هەنگاوێک کە ئێوە هەڵتان گرتووە بۆ پشتیوانی کردین لەو خەڵکە زوڵم لێکراوە کە لەم ڕۆژانە جارێکی تر کەوتنە بەر هێرشی دەڕەندانەی سپای پاسداران، بە ئەوان ئەنرژی بەخشی و ئەوانی لە گەشەپێتان بە خەباتەکەیانە بەهێزتر کرد. ڕۆژی دووشەممە 4 ئەسفەندمە لە حاڵێکە ژمارەیەک لە سوختبەران لە نوقتەی سفری مەرزی سەراوان لەبەر پاسکایەکی هەنگی مەرزی و سوپای پاسداران
کۆ دەبنەوە و بۆ ئەوەی بگەڕێنەوە ئەکەونە بەردەستڕێژی جەنایەتکارانەی هێزەکانی سوپای پاسداران. بەپێ ئەو هەواڵانەی کە ڕۆژی دووشەممە بەدەستی ئێمە گەیشت بوو، هەر لە زەربی ئەوەڵە ئەو هەواڵانەی کە بەدەستی ئێمە گەیشت بوو، زیاتر کەمتر با بوەستێت. زیاتر 8 کەس لە سوختبەران گیانیان لەدەستا و زیاتر لە 50 کەسیان بریندار بوون. خەڵک دەستیاندایە ناڕەزایەتی و دەربڕینی ئێعترازی خۆیان لە دژی ئەو کردەوە جنایەتکارانەی سوپای پاسداران. سوپای پاسداران نەتەنیا جەسەدی کوژراوەکانی بە بنەماڵەکانیان تەحویل نەدایەوە، بەڵکو لە کاناڵێکی ڕاگرت کە لەسەر سنووری بەینی ئێران و پاکستان هەڵقەندراوە. سوپای پاسداران نەتەنیا ئیجازەی بە بنەماڵەی بریندارەکان نەدا کە بچنە بیمارستانی ڕازی سەراوان بۆ عەیادەتی نەخۆشەکانیان، بەڵکو پێشی بەوان گرت کە کۆبوونەوەی ناڕەزایەتیش لە دژی ئەم کردەوە جنایەتکارانە بکەن. خەڵک تووڕەن، خەڵک خەشمگینن لە دژی کردەوە جنایەتکارانەکانی سوپای پاسداران کە بە درێژایی 42 ساڵی ڕابردوو لە کوردستان و لە سیستان و بەلوچستان و باقی بەشەکانی تری ئێران بەڕێوەچێت. ڕۆژی دوایی یانێ سێشەممە 5 ئەسفەندمان بۆ دەربڕینی ناڕەزایەتی خۆیان لە دژی کردەوە جنایەتکارانەکەی سوپای پاسداران لەبەر دەرکی فەرمانداری کۆ دەبنەوە تا ناڕەزایەتی خۆیان لە دژی ئەو کردەوە جنایەتکارانە دەرببڕن. جارێکی تر سوپای پاسداران هێرشەکاتە سەر کۆبوونەوەی خەڵک و بەم جۆرە خەڵک تووڕە دەکەن. خەڵک ڕێگایەکی بۆ نامێنێتەوە جگە لەوەی بەرامبەر بەم هێرشە دڕندانەیە مقاومەت و خۆڕاگری بکەن. بە چەشنێکە فەرمانداری شاری سەراوان بە درست بە حەق و حەق تەڵەبانە لەلایەن خەڵکی تووڕەوە دەستی بەسەراگیرە و خەڵک ئەو ئامرازەی کە کۆماری ئیسلامی سوپای پاسداران کەڵکیان لێوەرەگرت بۆ سەرکوتکردنی خەڵک وەکو ماشینی هێزی انتزامی و هەروەها ئەو ماشینانەی بۆ سەرکوتی خەڵک ناردرابوونە ئەوێ ئەسووتێنن. حەقی خۆیانە. ئەو بەگولا ئەمان بەدەستی خاڵی سینگی خۆیانیان وە بەرگولەدا و بەم جۆرە فەزای شاری سەراوانیان کرد بە فەزایەکی نظامی و هێزی زیاتریان لە شوێنەکانی ترەوە بەرەو سەراوان برد. ناڕەزایەتی خەڵکی بەلوچستان پەرەی سەند لە سەراوان هاتە دەرەوە، چوو بەرەو شارەکانی تر. لاوانی زاهدان، ئیران شار و شوێنەکانی تر چابەهار ڕایان گەیاند کە ئەو شەوە شەوی سێشەممە لەسەر چوارشەممە هەموو جادە ترانزیتیەکان ئەبەستن و هەر چەشنە جموجۆڵێکی هێزەکانی سوپای پاسداران بەرپێەگرن. ئەوەیان کرد. هێرش کرایە سەر چەندین پاسکای هێزەکانی سوپای پاسداران لە کورین و سەرجەنگەڵ، لە شوڕۆ و لە 1-2 شوێنی تر دەستی بەسەراگیرە. هیچ کەسێک ناتوانێت بە هیچ تەوجیهێکەوە بەر بەو خەڵکە بگرێکە دەست بەسەر پاسکا و پایگاکانی سوپای پاسدارانە نەکرد. لە حاڵێکدا ئەوان چەکیان پێیە، هێزی سەرکوتیان هەیە، بەڵام جەماوەری خەڵک بە دەستی خاڵی بە هێزی خۆی. مقاومەت و خۆڕاگریان کرد. ئەم مقاومەت و خۆڕاگریە تا ئێستاش بەردەوامە.
سپای پاسداران لە شاری ئیسفەهان و شارەکانی ترەوە پەیتا پەیتا هێز ئەنێرێت بۆ زاهدان و بۆ شارەکانی تری سیستان و بەلوچستان و لادێەکان. سپای پاسداران لە ئاسمانەوە هێلیکۆپتەرەکانی هەڵساندووە هێزی فەزاهەوای و بە مەبەستی ترساندن و تۆقاندنی خەڵکی چابەهار و باقی شارەکانی تری سیستان و بەلوچستان مانۆڕ لێ ئەدەن بە ئاسمانەوە. بەڵام خەڵکی سیستان و بەلوچستان تا ئێستایش ئەم لەحزەی کە ئێستا من لە خزمەت ئێوەم ئاخرین هەواڵێک کە دۆستانی ئێمە لە بەلوچستانەوە بۆیان ناردین ڕایان گەیاندکە سەرڕای هەموو تەدابیری ئەمنیەتی خەڵکی سەراوان 1 سعات بەر لە ئێستا پۆمپە بەنزینی نزیکی سپای قودسی نیروی زەمینی سپای پاسدارانیان ئاوردی بەرداوە. هیچ ڕێگایەکیان بۆ جەماوەری خەڵک نێشتوەتەوە، نەتەنیا لە بەلوچستان بەڵکو لە هەموو ئێران. لە کۆکردنەوەی ئەم هەواڵانە دەبێت ڕای بگەێنم کە ئاخێزی جەماوەری لە سیستان و بەتایبەت لە بەلوچستان درێژەی هەیە. فەزای شارەکانیان ئەمنیەتی کردووە، خەڵک مقاومەتەکەن، دەستبەردار نین. ئەم ئاخێزە جەماوەریە هەر درێژەی هەیە. ئەرکی ئێمە چییە؟ دەبێت چ بکەین؟ ڕوومان لە هەموو ئەحزاب و سازمانهای سیاسی، ڕوومان لە ڕێکخراوە مەدەنیەکان، ڕوومان لە جەماوەری خەڵک لە هەموو شارەکانی ئێران و بەتایبەت ڕوومان لە خەڵکی کوردستانە کە لە ئێمە خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی سیستان و بەلوچستان هاوچارە نووسین. ئەگەر ئەوان بە سەدان هەزار کەسیان لەبەر بێکاری و بێدەرەتانی سوخت بەرن، ئەینەن ئێمە لە کوردستان زیاتر لە 180,000 کەس لە لاوانمان پیر و جوان ژن و منداڵ لەبەر بێکاری کۆڵبەرین. ئەگەر لەوان سپای پاسداران سوختبەرەکانی سیستان و بەلوچستانە داتە بەر دەستڕێژی گولە ئەیان کوژێت، لە کوردستان سپای پاسداران و هەنگی مەرزی هەر لە نەوسودەوە سەلاس و باوەجانیەکان ئەداتە بەر دەستڕێژی گولە تا ئەڕۆینەوە چاڵدران و بازرگان. ئێمە دەبێت زیاتر لە هەر شوێنێکی تری وڵات پشتیوانی خۆمان لە خەباتی جەماوەری خەڵکی بەلوچستان دەرببڕین. ژمارەیەک لە دۆستان پەیامەکانیان ناردووە یا قسەکانیان، من دانە بەدانە بەشێکیان بۆ ئاگاداری ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست بڵاوەکەمەوە، بەڵام یەکچت بزانن پەیامی فەردی جێگای خۆیەتی، بەڵام ئەرکی سەرشانی ئەحزاب و سازمانهای سیاسی سەنگینترە لەم ڕۆژانە، دەبێت بیر لەوە بکەنەوە. کافەرات گیاماندوو نەبی لەسەر لاوی ئینستاگرام دەنگتان نییە، ئیتر لەسەر تەلەڤیزیۆنەکە نازانم خوا بەڕەستیەکی بکەن، سەوتتان نییە ئەسڵەن. زۆر سپاس بۆ ئەو بەڕێزە، چاکمان کرد، هیوادارم. بینەرێکی خۆشەویست لە ناوەوە هەر سڵاوێکی ناردووە، زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. بینەرێکی تر نووسیویەتی سڵاو و ڕێز بۆ کاک فەرهاد و هاوڕێیانی پێشمەرگە. ئێمە خەڵکی بانە ناڕزایەتی خۆمان وەکو کۆڵبەرانی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ سوختبەرانی بەلوچستان یەک ئەخەین و هاوپشتی خۆمان لەگەڵ هاوچارە نووسانمان دەرئەبڕین و ئەگەر پێویست بێت بە چەک و تەقەمەنی دەچینە هانایانەوە. هیوادارم ئەحزاب و سازمانهای سیاسی بەتایبەت ئۆپۆزیسیۆنی کورد لە کوردستان بیر لە دەربڕینی هەستی جەماوەری خەڵکی کوردستان لەم ڕۆژانە بکەنەوە.
بینەرێکی خۆشەویستی ئەم بەرنامە پەیامێکی ناردووە. سلام کافرادیان، سڵاو لە بینەرانی عەزیز. تەنیا ڕێحەل بۆ ئێمە خەڵکی ئێران هاوفکریە، هاودڵیە، ڕەحم و بەزایی نسبەت بە خۆمانەوە و هاو کشوەریەکەمان. و ڕۆژ ئەوە هاتێ کە ئاڵای سووری لە تواو ئێرانە لە شارەکانە بشەکێتە و خەڵ بڕژە دە خیابانەکان بۆ لە بەیانبردنی جمهوری داعشی و نظام تۆرۆریست و دیکتاتۆری. بژی سوسیالیزم شەکاوە بێ ئاڵای ئازادی و بەرابەری. زۆر سپاس. پەیامەکانت گەیشت. ئیسا ئەوەڵیەکەی بڵاوکە بۆش دوومیەکەی بۆت بڵاوکەوەکان یانی. وەڵا هەردووکیان بڵاو بێتەوە کافران مەمنونتەوە. سپاس دەخۆت و لە بینەرانی عەزیز. زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە. بینەرێک لە ناوەوە بە زمانی فارسی پەیامێکی ناردووە ئاوا دەڵێ: درود بر شما رفیق فرهاد. حمایت و پشتیبانی از خیزش و مبارزات مردم محروم و ستمدیده بلوچستان وظیفه همه انسانهای آزادیخواه و انقلابی است بدون شک. ما جوانان تهران از توده های مردم به جان آمده و بخصوص مردم انقلابی و با تجربه کردستان می خواهیم از این خیزش به هر وسیله‌ای پشتیبانی کنند. اجازه سرکوب و قتل عام مردم توحیدست و مظلوم بلوچ را به دست جمهوری جرم و جنایت ندهیم. در پایان سوالی از شما رفیق عزیز: آیا مبارزه و یا مقاومت مسلحانه مردم بلوچستان در شرایط کنونی علیه جنایتکاران جمهوری اسلامی مشروع است؟ لجواب بەو پرسیارە ئەوە دەڵێم: ئایا کوشتاری خەڵکی بەلوچستان لەلایەن هێزەکانی سپای پاسداران و باقی هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی مەشروع است؟ نامەشروع است. بنابراین مقاومت و خۆڕاگری لە هەر شکڵێکیە من نازانم ئایا ئەو ئامادەگیە لە ناو جەماوەری خەڵکی بەلوچستانە پێک هاتووە بۆ دەستبردن بۆ مقاومەتێکی مسلحانە. هیچ ئەرزیابیکم نییە، بەڵام دەڵێم خەڵکی بەلوچستان بۆ خۆیان دەبێ بڕیار بدەن کە بە کام شکڵ لە شکڵەکان ئێستاوە لە ئەمڕۆدا بیانەوێ بەرامبەر بە داگیرکەران و هێزەکانی سپای پاسداران مقاومەت بکەن. ئەگەر تەشخیصیان هاتووەتە سەرەوەکە زەرفیەتی ئەوەیان هەیە کە مقاومەت و خۆڕاگریەکەیان چەکدارانە بکەن، بابیکەن. 42 ساڵی ئازگارە کۆماری ئیسلامی خەڵک بە چەکە کوژێت، زیندانیەکات، ماڵیان وێرانەکات، تەبعیدیانەکات. ئەو خەڵکە چ ڕێگایەکیان بۆ ماوەتەوە جگە لە مبارزەکردن. من ناڵێم تەنیا شکلی مبارزە و یا ئەمڕۆ گەیشتوینەتە ئەو جێگەی کە دەبێت شکلی ئەسڵی مبارزەی خەڵکی بەلوچستان شەڕی چەکدارانە بێت. ئەگەر تشخیصی ئەوان ئەوەیە، من دەڵێم ڕەوایە عادڵانەیە. ئەگەر تشخیصی جەماوەری خەڵکی بەلوچستان ئەوەیە کە دەبێت چەکدارانە بەرامبەر بە هێزەکانی کۆماری ئیسلامی بوەستنەوە، چیدی ئیجازە نەدەن بە سپای پاسداران بیان کوژێت و ماڵوێرانیان بکات، ڕەوایە. بینەرێکی خۆشەویست بە پێ ژمارەکەی دەبێت لە بریتانیاوە بێت یا وان بە نەزەرەگات. سڵاو لە خۆت و سەرجەم هاوڕیانی هاوکارت، ماندوو نەبن، ئێمە لاوانی شاری دیواندەرە. هێرشی کۆماری سێدارە بۆ سەر خەڵکی بە شەرەفی سەراوان مەحکوم دەکەین و هەروە دەزانین ئەمە نە ئەوەڵ جار نە ئاخر جاریشە کە کۆماری ئیسلامی ئێران لە هەرکوێ خەڵکی زوڵم لێکرا و هاتووەتە دەنگ لەبەر زوڵم و زۆر هێرشی کردووەتە سەریان. تەنیا ڕێگەی نەجات لە دەست ئەم حکوومەتە دیکتاتۆرە یەکدەنگی
و سەراسەری خەڵکی ئێرانە نابێت بهێڵین ئەم قیامە هەخوازانەی خەڵکی سیستان وەکو ئابانمانگ سەرکوت بکرێت و جوانەکانمان دووبارە قەتڵعام بکرێن ئەبێت بینە دەنگ دوێنێ کۆڵبەرانیان کوشت ئەمڕۆ سوخت بەر دەرد و زامی خەڵکی کرێکاری یەکێکە ئەبێ یەک دەنگ بین بژی خەڵکی قارەمانی سیستان بژی بۆ بەرنامە جوانەکەتان زۆر زۆر سپاس من لێرەوە نازانم ئێستا مەجموعەیەک لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەیانیان دەرکرد ئەگەر لەو بەڕێزانە کە هەوڵیان داوە بۆ ئامادەکردنی ئەو بەیانیە و کەمپەینە ببورن بینەری ئەم بەرنامەن تکایە بۆ خۆتان بە دەنگی خۆتان یا بە هەر شکلێکە بۆ خۆتان دەزانن بێن و لەسەر ئەو بەیانیە و ڕێخستنی ئەو کەمپەینە لەگەڵ بینەرانی ئەم بەرنامە قسە بکەن ئینتزاراتتان لە ئەحزاب و سازمانهای سیاسی چەپ و سۆسیالیست ئازادی خواز ئەحزاب و سازمانهای ئۆپۆزیسیۆن لە کوردستان دەرببڕن تەرحی بکەن بڵێن کە ئێوە چ تەوەقع و ئینتزارێکتان هەیە پەیامێک لە ناوەوە درود بەر تۆ ڕفیق فەرهاد ما جوانان شهرستان سقز با تمام وجود حمایت خود را از خیزش قهرمانانه مردم ستمدیده بلوچستان اعلام می‌کنیم و هر گونه اقدام جنایتکارانه رژیم را سرکوب می‌کنیم. رفیق فرهاد، ما مردم کردستان به طور جدی فراخوانی از شما و حزب‌های دیگر خارج از کشور ندیدیم. ای کاش شما به صورت جدی از این خیزش حمایت و پشتیبانی کنید و با فراخوان اعتصابات و اعتراضات مردم را به سوی خیزش تشویق و متحد کنید. لیره ئاگاداری ئەو بەڕێزە ئەکەمەوەکە هەر لە لەحەزاتی ئەووەڵی دەستپێکردنی تەقەی جەنایەتکارانەی سوپای پاسداران لە سوختبەران لە نوقتەی سفری مەرزی سەراوان ئێمە نەتەنیا هەواڵەکانیمان بڵاو کردەوە بەڵکو لە زووترین کاتی ممکنە هەم کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەم کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە سادرکردنی ئیتڵاعیە نەتەنیا پشتیوانی خۆیانیان لە جەماوەری خەڵکی بەلوچستان دەربڕی بەڵکو جەنایەتەکەی سوپای پاسدارانیان محکوم کرد و هەروەها هێزە چەپەکان کە حیزبی کۆمۆنیستی ئێرانیش لە هاوکاری لەگەڵ ئەواندایە ئەوانیش بەیانیەیەکیان سەبارەت بەم مەسەلە دەرکرد سەبارەت بە ڕووداوەکان بۆیە ئێمە هەم محکوممان کرد و هەم پشتیوانیمان کرد و هەم داوامان کرد لە جەماوەری خەڵکی کوردستان بە پێتوانایان بەو جۆرەی کە خۆیان تەشخیسی ئەدەن پشتیوانی خۆیان لە ئاخێزی جەماوەری خەڵکی بەلوچستان دەرببڕن ئێستایش دێر نەبووە دڵنیام لەوەی کە نوێنەرانی ئەحزاب و سازمانهای سیاسی ئۆپۆزیسیۆن یا ئەندامانیان یا کادری باڵا و سەرەوەیان بینەری ئەم بەرنامە هەن داوایان لێ بکەن جەماوەری خەڵکی کوردستان بزانن هەڵوێستیان چییە هەڵوێستی ئێمە پشتیوانی تەواوە لە ئاخێزی جەماوەری خەڵکی بەلوچستان و محکومکردنی ئەو جەنایەتە و هەوڵدان بۆ ئەوەی سوپای پاسداران نەتوانێت ئەو ئاخێزە سەرکوت کات پشتیوانی عەمەڵیە لیان
بۆیە داوا بکەن لە هەموو ئەحزاب و سازمانهای سیاسی با هەڵوێستی خۆیان دەرببڕن، مەجاریان هەیە لای ئێمەوە بە نووسراوە یا بە دەنگی خۆیان. کاک فەراد ماندوو نەبی، سڵاو و ڕێز. من تمشای بەرنامەکە لە شەرحی ڕووداوەکەی سیستان و بەلوچستان و شاری سەراوانە تەوزیحت دا کە ئەم سوختبەرانە وەختێک کە لەسەر مەرز مەوردی هجوومی سپای پاسدارانی جەنایەتکار دەکرێن و چەند نەفەرێکیان لێ بکشێ و چەندین نەفەریان لێ بریندارە بێت و دوایی ئەچنە بەر بە فەرمانداری شارەکە و لەوێش بازە مەوردی هجوومی ئەم تێرۆریستانە قەرارەگرن و ئیتر هیچ ڕێگایەکیان بۆ نامێنێت، دەزێنە سەر هەڵدان و شۆڕش. وەلی بەڕای من ئێمە ئەبێ ئەوە بڵین بە خەڵکی ئێران دەمێکەیە هیچ ڕێگایەکیان بۆ نەماوە. خەڵکی ئێران چ ئومیدێکیان ماوە بە ڕژیمی تێرۆریستی جمهوری ئیسلامی کە لە ماڵەکانیان دانیشتون بەرە گیانیان بگرێت؟ چ ڕێگایەک و چ ئومیدێک ماوە لە ناو جمهوری ئیسلامیە کە خەڵک لە ناو ماڵەکانی دانیشتووە؟ ئایا غەیرەز ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر خەریکی گیانگرتنیانە، خەریکە ژیانیان لەبینە، با ڕێگان نەماوە؟ ئەمە ڕەفتی بەوە نییە کە چەند نەفەرێکیان لێ بکوژرێ و چەند نەفەرێ سەرکوت پێجا سەر هەڵدان کە خەڵکی ئێران تاکەیان هەیە لە ماڵەوە دانیشن. ئەلعان وەختی ئەوە هاتووکەی تر بڕژێنە سەر شەقامەکانی تر چ ئومیدێک ماوە بە ڕژیمی جمهوری ئیسلامی؟ وەختی ئەوەیە کە هەر لە بنەماڵەوە دەست بکەن بە سازماندانی خۆیان، لە بنەماڵەوە بچنە ناو تایفا، خەڵک ئەبێ بۆ خۆی تر خەریکی سازماندەیی خۆی بێت تاکەی سکوت لە بەرابەری ئەم جنایەتە و لە بەرابەری ئەم ژیان لە بین بردنە. من هیوادارم کە خەڵک ئیتر بەرە خۆیان بەو نەتیجە بگەن کە خۆیان سازمان بن و بەرەو شۆڕشێکی سەرتاسەری لە تەواوی ئێران ئابڕۆین و ئێمەش بە عنوانی ئەحزابی سیاسی ئامادەن کە بگەڕێنەوە بۆ مەیدانی عەمەل بە خەڵکێ بە شەرتێک کە خەڵک خۆی واردی ئەم مەیدانی عەمەلە ببێ. ئێمەش حازرین بگەڕێنەوە بۆ ناو ئێران و لە جەرگەی شۆڕشا خەبات بکەین. سپاس بۆ بەرنامەکە. سپاس بۆ بەڕێزیشت، پەیامەکەت گەیشت و بینەران گویان لێگرت. پێشەوە درێژە بە وەرگرتنی پەیامەکان بدەم یا خوێندنەوەی پەیامەکان، بینەرێکی خۆشەویستی ئەم بەرنامە پەیامێکی بە بۆنەی 8 مارسەوە ناردووە دای ئەنم بۆ کاتی خۆی. دەرجەواب بە بینەندەی ئەس شەهربانێ هم سرنوشت عزیز لناو هاتووە. شما که حاضر به دفاع سوختبران بلوچ با سلاح و مهمات جنگی هستید، چرا از کوربران کردستان که روزانه قتل عام میشوند دفاع مسلحانه نمی کنید؟ آنچه که در کردستان وجود نداره اراده برای قیام مسلحانه است. لجواب بو عزیزا ببڵێم من وەکو کەسێک کە لێرە دانیشتووم ئێرادە بۆ خەبات لە کوردستانە 42 ساڵە لە جێگای خۆیەتی. ئێرادە بۆ خەباتی چەکدارانە لە کوردستان لە جێگای خۆیەتی. بەڵام دەبێ بەبێ لێکدانەوەی هەلو مەرج و ئامادەگی جەماوەری خەڵکی کوردستان بۆ دەستپێکردنەوەی خەباتی چەکدارانە نابێت. دەبێ ئاگامان لەوە بێت. ئێمە خەباتی چەکدارانە ناکەین بۆ ئەوەی کە ڕۆڵەکانمان بدەین بە کوشت. خەباتی چەکدارانە ئەکەینەوە لەبەر ئەوەی بە کەمترین ئێش و ئازارەوە خەباتەکەمان بەسەرئەنجام بگەێنی. بنابەرین ئەگەر جێگا بۆ خەباتی مەدەنی، بۆ خەباتی جەماوەری هەموو هەیە و ئەو خەباتە گەشە ئەکات ڕۆژ لەگەڵ ڕۆژ و ئەگاتە جێگایەکە وەختیەتی دەست بۆ چەک بەرین هەمومان، یا دیسانەوە خەباتی چەکدارانە بە ئیتکا لەسەر پشت جبهەی خۆمان دەست پێ بکەینەوە، نابێت تەردیدی تیا بکەین. کەوابێت شعلە وەرکردنی خەباتی چەکدارانە دەبێت لەسەر ئەساسی زەمینە بێت، بە لێکدانەوەی هەلومەرج بێت،
ئێمە خۆم نامانەوێ ئۆسیان بکەین، ئەمانەوێ خەباتێک هەنگاو بە هەنگاو ڕێک بخەین و سازمانمان دابێت کە سەرنجامەکەیمان و ئوفۆقەکەیمان لێ دیار بێت. ئێستا لە کوردستان جەماوەری خەڵکی کوردستان دەبێ بڵێن، هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەبێ بڵێن جەماوەری خەڵکی کوردستان ئامادەگی ئەوە هەیە کە لە کوردستان بەمانگرتنێکی گشتی پشتیوانی بکەین لە جەماوەری خەڵکی بەلوچستان، تکایە وەڵام بدەنەوە. ئەو هەڵسوڕاوانەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ناوەوەی کوردستان بە لە نەزەرگرتنی تەواوی کێشە و گرفتەکانی ئەم ڕۆژانە لە کۆڕۆناوە بگران تاک و هەژاری و فەقیری و بێدەرەتانی و فشارەکان پێمان بڵێن. ئایا دەتوانی ئەحزاب و سازمانهای سیاسی دەبێ هەوڵ بدەن، دەبێ پێشکەون، نەقشە و پلانیان هەبێت، بەڵام جەماوەری خەڵکی کوردستانیش دەبێت جواب بداتەوە. لە بیرتانە 2 ساڵ و 6 مانگ پێش ئێستا کاتێک کە ڕامینی حوسێن پەناهی، لوقمان و زانیاری مرادی لەلایەن کۆماری سێدارەوە ئیعدام کران و بارگاکانی حیزبی دموکرات وشەکباران کرا، ئەحزاب و سازمانهای سیاسی ئۆپۆزیسیۆنی کورد و ئەت جملە ئێمە بانگەوازی مانگرتنی گشتیمان کرد بە بەخۆشیەوە جەماوەری خەڵکی کوردستان وەڵامیان پێدایە. کۆماری ئیسلامی سوپای پاسداران شێت و هار و ئەمە 2 جاری تریش لە 15 ساڵی ڕابردوودا تاقی کراوەتەوە. ئێستاش دەبێ بەوە جواب بدەینەوە. ئەو ئامادەییە هەیە، ئەگەر هەیە نابێ باتڵیکەین. نوێنەرانی ئەحزاب و سازمانهای سیاسی دەبێ بێن بەرپرسایەتی خۆیان و ئەستۆ بگرن لەو بابەتەوە و جەماوەری خەڵکیش جواب بدەنەوە. بینەرێک نووسیوەتی سەلام کافەرهاد دەست خۆش، هەموو کەسێ چاوەڕوانی ئەوەیە چ بڕیارێک ئان کاتکەیە. باش متوەجێ نەبووم، بەڵام ئەگەرەکرێت بە ڕۆشنتر. ئەگەر ئەم پەیامەی کاک بەختیار کە بۆی ناردووم بۆ بەرنامەکە بێت، من سڵاو و ڕێز بۆ کاک فەرهادی بەڕێز و تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بینەرانی ئازیز. ئێمە ناوەندی پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵە هەر لە سەرەتاوە ڕاگەیاندنمان داوە بۆ پشتیوانی لە خەڵکی بەلوچستان. ئێمەش هاودەنگین لەگەڵ ئێوە و تەواوی ئەو پۆزیسیۆنە کوردستانیانە کە خوان هاودەر دەزانن بە کێشەی میلەتی بە شەرەفی بەلوچستان و پشتیوانی دەکەن لەو خیزشەی کە ئێستا ببورن. داوای لێبوردنەکەم. فەرهادی بەڕێز و تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بینەرانی ئازیز، ئێمە وەکو ناوەندی پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵە هەر لە سەرەتاوە ڕاگەیاندنمان داوە بۆ پشتیوانی لە خەڵکی بەلوچستان. ئێمەش هاودەنگین لەگەڵ ئێوە و تەواوی ئەو پۆزیسیۆنە کوردستانیانە کە خوان هاودەر دەزانن بە کێشەی میلەتی بە شەرەفی بەلوچستان و پشتیوانی دەکەن لەو خیزشەی کە ئێستا خەڵکی بەلوچستان دەریان بڕیوە. و هەروەها داواش دەکەین لە هەموو حیزب و ئۆپۆزیسیۆنێکی کوردستان و بەتایبەت حیزبە چەپەکان کە ڕاگەیاندنی هاوبەش بدەن و ستادێکی هاوبەشی مشتەرەک دروستکەن دژ بە سوپای کۆماری ئیسلامی و سەرکوتکەری حکوومەتی ئێران.
هەر بژین سەرکەوێ بزوتنەوەی حەقخوازانی خەڵکی کوردستان و بەلوچستان. زۆر سپاس بۆ کاک بەختیار بلووری لە ناوەندی پێشمەرگە دیێرینەکانی کۆمەڵەوە هەروەکو خۆیان وتیان. من لێرە جارێکی تر دووپاتی یەکەمەوە ئەحزاب و سازمانهای سیاسی ئۆپۆزیسیۆن لە کوردستان ئەلبەتە فەراموشی مەکەن پشتیوانیکردن لە خەباتی و لە ئاخێزی جەماوەری خەڵکی بەلوچستان تەنیا ئەرکی سەرشانی ئێمە نییە. ئەبێ هەوڵ بدەین بۆ ئەوەی کە باقی بەشەکانی تری ئێران شارەکانی تری ئێران پشتیوانیان لێ بکەن بێنە مەیدان بۆ پشتیوانی لێکردنیان. ئەو ئاخێزە ئەگەر ئەم دەورەیش سپای پاسداران بتوانێت ئەگەر بتوانێت سەرکوتی بکات بەڵام سوورەتی مەسەلەکە پاکۆ نابێتەوە. بنابەرئین هەروەکو پێشبینی دەکرێت و کردویشمانە ئاخێزی جەماوەری لە ئێران درێژە پێیاکات. بەلوچستان، خوزستان، لڕستان، کوردستان، تاران، شیراز، ئیسفەهان ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئەو ئاخێزانە سەر هەڵەداتەوە. بینەرێک نووسیوێتیکە سڵام هاوڕێ فەرهاد لە ناوەوە ساڵی 98 کۆرۆنا نەهاتا جمهوری ئیسلامی ڕووخا بوو. ئەم ڕژیمە نامووە و ئەم حکوومەتە هیوادارم درستم خوێن بێتەوە. بینەرێتە نووسیوێتی لە شاری ساقزەوە دەڵێ ما پیشنەهاد داریم به تمام حزب‌های سیاسی کردستان و ایران که با اتحاد و همبستگی بیانیه‌ای تنظیم کنند برای پشتیبانی از اعتراض مردم برابری طلب بلوچستان و کولبران کردستان. انتظار داریم از کۆمەڵە و حزب کمونیست ایران که میزبان این بیانیه باشند تا ثابت کنیم درد و رنج یک بلوچ با درد و رنج یک کولبر کردستانی جدا از نژاد و مذهب مشترک است. ما انسانیت برایمان ارکان همه چیز است. زیرا ما کمونیست‌ها هنگامی که دارای فکر طبقاتی هستیم پس درد و رنج همه برایمان مهم است. لسقزەوە ڕاستە ئێمە وەکو کۆمەڵە لە وەڵام بەو بەڕێزە هەروەکو عەرزم کردن نەتەنیا لە دەقایقی ئەوەڵەوە هەواڵەکانمان بڵاو کردوێتەوە بەڵکو بەیانیەمان داوە ئێستایش ئامادەگیمان هەیە بۆ هاوکاریکردن بۆ ئەوەی کە بتوانین پشتیوانیکی جەماوەری لە خەڵکی خۆڕاگر و قارەمانی بەلوچستان لە هەموو کوردستان کەوێتە ڕێگە نەتەنیا لە هەموو کوردستان بەڵکو لە هەموو ئێران. کاک فەرهاد چرا فقط از اپوزیسیون کردستانی درخواست حمایت و موضع‌گیری دارید؟ چرا از همپیمانان سراسری خود این درخواست را ندارید؟ داریم. از همپیمانان خود احزاب و سازمان‌های چپ و سوسیالیست در سراسر ایران انتظار داریم که در یک حرکت هماهنگ از خیزش توده های مردم بلوچستان حمایت کنند. روشن‌تر از این انتظار داریم. داوامان لیانەوەیە نوێنەرانیان بێن لێرە مەسئولیەت بگرنە سەرشان. من شخصا وەکو شخصی خۆم تەنیا دەرکردنی بەیانیەم پێ کافی نییە لەم هەلوو مەرجەدا جواب ناداتەوە کافی نییە. دەبێ بینە مەیدان
دەبێت جەماوەری خەڵک لە هەموو ئێران و لە کوردستانیش بۆ پشتیوانیکردن لەم ئاخێزە جەماوەریە بەسیج بکەین. کاتێتی ئەی ئەگەر ئەوە نەکەین چ بکەین؟ بینەرێک لە ناوە نووسیوێتی بە باوەرە من شرایەتە ئینقلابی ئەگەر فراهەم شەوە سەراسەر ئوستانهای ئیران دەست بە قیام بزەنن، ئان وەخت دەست مردمە کوردستان و ئیران مطمئنن دەست بە ئەسلحەم میزەنن بدون شک. بێشک لە شرایەتی ئینقلابیە بێشک چەک هەڵئەگیرێت، ئەوە واقعیە. بەڵام دەبێت هەموو لەحزەکانی لێک بدرێتەوە، هەنگاوەکان دقیق هەڵبگیرێت، ئیحساسات نابێت بەسەر تەعەقوڵە غەڵەبە بکات، لێکدانەوەکان دەبێ عیلمی بێت، ئتکای بێت لەسەر واقعیاتێکە لە ناو کۆمەڵگا ڕوادات. یەک واقعیت لە ناو کۆمەڵگا هەیە، ئەویش ئەوەیە نە کۆماری ئیسلامی دەتوانێ وەکو جاران درێژە بە دەسەڵاتی خۆی بدات، نە جەماوەری خەڵکی زوڵم لێکراو وەکو کرێکاران و هەژاران و جەماوەری خەڵکی کوردستان، دڕستان، خوزستان، بەلوچستان، سیستان، خۆراسان و باقی شوێنەکانی تری ئێران حازر بە قبوڵکردنی درێژەی ئەم دەسەڵاتن، مەگەر لە دەیمانگی ساڵی 1396 و ئابانی 98 ئەم پەیام و مەسیجە بۆ کۆماری ئیسلامی نەڕۆیشت، مەگەر پێشبینیمان نەکردوتمان ئاخێزەکان درێژە پەیاکات، با مەگەر نەمانوت فاسڵەی بەینی ئاخێزەکان کورتتر و کورتترە بێتەوە، لە فاسڵەی بەینی ئاخێزە جەماوەریەکانە خەبات و خۆڕاگری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و جەماوەری زوڵم لێکراو لە ئێران درێژە پەیداکات، هەمووانە لە ئارادایە. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی کۆمەڵە بەدادەن ئێتلایەی پشتیوانی از مردم محروم و انقلابی سیستان و بەلوچستان باری دیگر نشان داد که در همبستگی و بودن در کنار این مبارزان هیچ تردیدی ندارد. بینەری ئازیز، ئەگەر ئەتانەوێت دەنگتان بڕوات دەنگتان ئەڕوات بۆ لای باقی بینەرانی تر. تکایە تەلەڤیزیۆنەکەتان کەم بکەن. ئەم کاتت باش بەڕێزم. بە لوتفی جەنابتەوە باشم، زۆر زۆر سپاس، هەر بژیت. سپاس لە بەرنامە جوانەکەت کە لە خزمەت داین. فەرموون. کاک فەرهاد، ئێمەش پشتیوانی خۆمان لە خەڵکی زوڵم لێکراوی سیستان و بەلوچستان دەردەکەین. ئەو جنایەتانی کە ئەو کوشتارێک لە بەلوچستان کردویانە بە شیدەت مەحکومی دەکەین. هەر بژین بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، زۆر زۆر سپاس، پەیامەکەتان گەیشت. زۆر سپاس. ئەو بینەرە خۆشەویستە کە پەیامەکەی ناردبوو ئەبێ حتمەن پەیامەکەی جارێکی تر بخوێنمەوە. کۆمەڵە بادادن ئێتلایەی پشتیوانی از مردم محروم و انقلابی سیستان و بلوچستان بار دیگر نشان داد که در همبستگی و بودن در کنار این مبارزان هیچ تردیدی ندارد و در سرتاسری بودن خود بدون نیاز به هیچ اسم و رسمی آماده است تمام تلاش خود را معطوف به کمک به این جنبش نماید.
همانند سالهای 57 و 60 پرتوان باد همبستگی مردم انقلابی به رهبری کۆمەڵە. بینەرێکی ئازیز و خۆشەویست لە نۆروێژەوە. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز. لە ناوەوە سڵاو بۆ تو تەواوی ئازادی خوازەکان. بەڕاستی هاوڕێ فەرهاد، ڕژیم جمهوری ئیسلامی ڕووی تەواوی جەنایەتکارانی میێژوویان سپی کردووە. ئیمڕۆ لە بەلوچستان جەماوەر لەسەر شەقامەکانن، بەڵام دوای ماوەیەک سەرکوت دەکرێن. شەرت نییە وابێت، شەرت نییە وابێت. و ئەم جۆرە ئاخێزانە کە نمونەیان زۆرە بۆ ماوەیەکی درێژ مدەت بە فەراموشی دەست پێدرێت. هیوادارم وانە بێت. زوڵم و زۆرێک کە لە ئێران هەیە تا بە ئێستا لە هیچ وڵاتێک ڕووی نەداوە، ئەوە دەقیق. بەڵام جەماوەری ئێران ئەبوایە زۆر بەتواناتر دژ بە جمهوری ئیسلامی بەهاتایەنە سەر شەقامەکان. من بەنۆبەی خۆم داوا لە ئۆپۆزیسیۆن دەکەم دەست بخەنە ناو دەستی یەکتر بۆ ڕووخانی جمهوری ئیسلامی، یارمەتی دەری خەڵکانی ئێران بن. دواتر 8 مارس پیرۆز بێت. کاک فەرهاد بەبی زۆر سپاس. بەبینینت خۆشحاڵم. هاوڕێی خۆشەویستم، بەرنامەی زیندوو بەدەستەوەیە، دوای تەماسان لەگەڵەگرم. هەر بژیت، هەر بژیت. زۆر زۆر سپاس لەو بینەرە خۆشەویستە بۆ ئەو هەموو محەبەت و سەمیمیەتە ببوورە. ئەو چەند تیکەی ئاخرەکەت ناخوێنمەوە، ئەوە قەوڵ بێت کە نەیخوێنمەوە. هەر بژیت. ڕاجع بە پەیامە قەبلی، پەیامێکە لە ناوەوە هاتووە. رفیق، من هم دقیقا منظورم همین فراخوان سراسری در کردستان بود که شما با صدور اعلامیه‌ای و با تعیین زمان آن مردم را متحد کنید. بیش از هر زمانی مردم به شما نیازمندند و از تمام احزاب خواستاریم که متحدانه اعلامیه‌ای صادر کنید با تعیین زمان آن که مردم را متحد کنید. قطعا مردم کردستان و ایران مانند گذشته از شما و پیامهایتان حمایت می کنند. لسقزوا. زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە لە سەقزەوە. پەیامێکتر لە ناوەوە. ئەم کاتتان باش کاک فەرهاد. سەرەتا کوشتن و قەتڵ عامکردنی سوختبەران و خەڵکی بێدفاع و بەشمەینەتی سەراوەران و بەلوچستان بە دەستی سپای تەرۆریستی پاسدارانی کۆماری ئیسلامی مەحکوم دەکەین و خۆمان بە هاوخەمی بنەماڵەی گیانبەختکردوانیان دەزانین. زۆر سپاس. دواتر دۆستان و هەڵسوڕاوان، لاوان و جوانان و خەڵکی ئازادیخوازی گشت کوردستان و ئێران، هەمومان دەزانین و ئاگاداری ئەوە هەین کە زیاتر لە چواردەیە سیستم و دەسەڵاتی ڕەش و کۆنەپەرست، دەسەڵاتی سەرکوت گەر و دژی مرۆڤانە و زاڵم و خوێنمش، دەسەڵاتێک کە بێجگە لە فەقر و فەلاکەت و برسیەتی و گرانی و تەبعیز وە کۆڵبەری و کارەساتی دڵتەزێن و غێرە ئینسانی هیچێکی تری لە دەست نەهاتووە و نەیکردووە. هەر هەمومان شاهدی ئەوەین کە ژیان و گوزەران لە وەها جامعەیەکدا لەژێر سایەی وەها سیستمێکی سەرمایەداری و داگیرکەردا کە هیچ بەرنامە و ئاموشیکی نییە بۆ ئایندەی بە ملیۆنها توولانیە، بە ملیۆنها جوان و لاو و تەحسیڵکردەی ئەم مەملەکەتە و هەر هەمووی ڕەشەکوش کردووە و بە وەسیلەی مافیاکانی
نیان بە مەوادی مخدر و جۆرا و جۆر ئالوودەکردوون تاکەی بەسە دەیبێن با بۆ ئەو نەهامەتی و کارە ساتانەی کە بە سەرماندا سەپاوە بە ئێرادەیەکی قەوی و پۆڵاییەوە متحدانە و یەکگرتووانە دەست لە ناو دەستی یەکتر بۆ کۆمەڵگایەکی بینەری خۆشەویست دەنگتان بڵاو ئەبێتەوە ئەو کاتت باش دەنگت بڵاو ئەبێتەوە قبول باشم بە لوتفی جەنابتەوە عەرزم کرد دەنگت لە تەلەڤیزیۆن بڵاوە بێتەوە کافرات من وەکو کرێکارێکی وام پشتیوانی لە خەڵکی ڕەش و ڕوت و بەڵبەختی سیستان و بەلوچستان دەرابڕم زۆر سپاس ئینسانە بەڵبەختانە بە کوڵ و بە بەڵبەختی و بە نەفتکێشان و بە بەمزینکێشان نام دەرتێنن ئەوە کردەوە جەنایەتکارانە بە تەورکلی مەحکومەکەم وەکو کرێکار وەکو ئەمسانێکی ئازادی خواست تێ بەسە زڵم و زۆرت تێ بەسە برسیەتی بەسە بێکاری بەسە مەوادی مەخەدر بەس لە قەت و عام بەسە عێدان بەسە سەرکوبی کرێکاران و زەحمەتکێشان و دان و جوان تێ بەسە ئێمە بێدار بووینەسە نامرین هەر مردن بۆ ئێوەز هەر مردن بۆ ئێوەز بژی کاکفەرات بژی بەرنامە جوانەکە بژی خەڵکی ئازادی خوازی سیستان و بەلوچستان ئێمە بە تەواو قودرەت خەڵکی کوردستان پشتیوانی ئێوەین مەشکێنن ئەو قودرەتەی وەرگرتەکتانە هەر بژین و هەر بژین هەر بژی بۆ خۆیشت هەر بژیت و سەرکەوتوو بیت و بمهێنیت درێژەی ئەو پەیامە بە خوێنمەوە دەڵێ دەست لە ناو دەستی یەکتر بۆ کۆمەڵگایەکی یەکسان و بەرابەر دژ بە هەر چەشنەستەم و زوڵم و زۆر هەڵاواردنێ تێبکۆشین و هەتایە سەرکەوتووانە تێدا بژین دۆڵی خوڕخوڕا ناوچەی چلچەمە تکایە ئەوی تری مەڵێ با خۆتان بزانن زۆر سپاس هەر بژیت نەموت و با خۆشم بزانم هەر بژیت من پیشنهادم این است برای فعالین سیاسی و اجتماعی و کارگری که آگاهی طبقاتی به توده مردم و طبقه کارگر بدهید تا آماده باشند برای اعتراض یکپارچه. هر اعتراضی نباید با احساسات مردم سوق یابد بلکه باید با فکری سیاسی و علمی و جامعه شناسی به مردم خط داد. کوملا و حزب کمونیست ایران تا به حال خوب عمل کرده اند زیرا من کارگر از تمام دستاندرکاران و همچنین مجری برنامه سپاس و قدردانی میکنم. سقس ڕێز و سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هەزاران سپاس بۆ ئێوە ئەم بەرنامە بە ئێوەوە جوانە سڵام کاک فەرهاد لە خۆتان و بەرنامە جوانەکەتان زۆر زۆر سپاس بەڵێ تەنیا ڕێگەی نەجات بوون لەم بەدبەختی و فەلاکەتە مانگرتنی گشتیە فراخانی ها بەدەست خۆتان خەڵکی کوردستان بە تەواو وجودەوە ئامادەن کە دفاعکەن لەم مانگرتنە درود کاک فەرهاد زۆر سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویست من جارێکی تر لێرەوە داواکەم لە نوێنەرانی ئەحزابی سیاسی ئۆپۆزیسیۆن سەراسەری کوردستانی هەڵوێست وەڵامدانەوە بەم داخوازیانەی کە تەرحەکرێت و هەروەها هەڵسوڕاوانی بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەیانیان دەرکرد داوایان کرد لە ئەحزاب و سازمانهای سیاسی کە بە یەکدەنگی وەڵامی داخوازیەکان بدەنەوە و بچن بە هانای خەڵکی بەلوچستانەوە ئەوەی کە ئێستا بەدەستێ ماگەی وەکو هەواڵ هەروەکو لە سەرەتای بەرنامەکەیشان ڕامگەیان
ئێمە بەخۆشیەوە لەو ڕۆژانە هەرچەند لەسەر ڕووداوێکی دڵتەزێنی ئاوە لەگەڵ ژمارەیەک لە هەڵسوراوانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەلوچستان پەیوەندیمان بەرقەرار کردووە. تا ئێستایشی پێوە بێت ئەوان پێمان دەڵێن کە ئەم ئاخێزە جەماوەریە درێژەی هەیە. سپای پاسداران و باقی هێزە داگیرکەرەکان لە بەلوچستان سەرەڕای ئەوەی کە هێزێکی زۆریان لە ئیسفەهان و شارەکانی تری ناوەندی ئێرانەوە بەرە و سیستان و بەلوچستان بردووە نەیانتوانیوە سەرکوتیکەن. مەیەڵین سەرکوتیکەن، نابێ بهێڵین. ئەگەر ئەوان سەرکوتکەن ئیعتماد بە نەفس پەیاکەن بۆ باقی بە شوێنەکانی تری ئێران، نابێ دەبێت لە تەنگنایانە دابنین. بینەرێکی ئازیز و خۆشەویست لە ناوەوە، ڕفیق فەرهاد عزیز، مبارزە مەرحەلە بە مەرحەلێ. ئێتلای ئینقلابی و سەرنگونی ئینقلابی یەک ڕەوەندە مەکانیکی نیست. بەستەرسازی و تلاش در این مورد وظیفه ماست. باید به شیوه‌های گوناگون این امر مهم را به پیش ببریم. مبارزه و رهایی از این جهنم هزینه مادی و انسانی میخواهد. من معتقدم باید کم هزینه ترین و مطمئن ترین راه را انتخاب کرد، اما جمهوری اسلامی به راحتی دست از جنایت و قدرت بر نمی دارد. ما هر روزه به شیوه های مختلف به دست این جنایتکاران می میریم. خوشا مردن در راه آزادی و رهایی. پیامکت گشت. زۆر سپاس. بینەرێکی تر لە ناوەوە، رفیق فەرهاد، اعتراضات بلوچستان یا سرکوب اعتراضات بلوچستان محکوم است، ولی در طول این چند سال کجای ایران از اعتراضات کردستان دفاع حتی محکوم کردن؟ وقتی صفحه فضای مجازی نگاه میکنی جریانات چپ و سلطنت طلب از کلمه قوم استفاده میکنن. چرا فراخوان نداهایی نمیشه واسه کرمان، شیراز، کرمان و تهران؟ اونا که دم از سراسری حزبشون میزنن فراخوان نمیدن واسه این اعتراضات بلوچستان. لجواب بو برزا دبي بلين رخنة جيجي خويتي دبي رخنة بقري لو كسانيك بيدنگ لو كسانيك خلقي كردستان وكو قوم بينا صدقن همو انا دبي بكي بلام امرو اركي ايما چيه ايما نابيت لسر احزاب و سازمان هاي كبيمان وايا بقولي سروي كردستان دالي نه هون و ناو انتظارشمان لیان هيا ما طلبي اركي ايما اويكا لخباتي الرواي جماوري خلقي كت بدريجاي چلولو سالي راوردو بدست هزكاني كوماري اسلامي قتل عام دكرن بو نان لسر النان پشتیوانیان دەکەین. ئێمە ئەرکمانە کێ ئەیکات کێ نایکات، کام حزبی سیاسی چه هەڵوێستێک ئەگرێت یان نایگرێ کەیف خۆیانە. ئەحزاب و سازمانهای سیاسی ببورن ئەعلەم لە حەزاتە قەزاوەتەکردن درست ئەعلە متنی ئەم تەحەوڵاتە ئەحزاب و سازمانهای سیاسی تاریخ قەزاوەتیانەکات. جەماوەری خەڵکێک لەم لە حەزاتە قەزاوەت ئەکرێن و داوەریان لەسەر ئەکرێت. بۆیە هەموو ئەمانە ئەمێنێتەوە کاتێکە خەڵکی بەلوچستان لەلایەن سپای پاسدارانەوە قەتڵ و عام دەکرێن و دەست ئەدەن بە ئاخێزێکی جەماوەریەوە کۆمەڵە ماتڵی ناکات، حزبی کۆمۆنیستی ئێران ماتڵی ناکات، یەکسەر پشتیوانی خۆیان
لە ئەوان ڕادەگەیەنن و هەروەها کوشتارە ئەو کوشتارە جەنایەتکارانە محکوم دەکات معلومە دەمێنێتەوە و لەسەر ئەساسی ئەم نەوعە هەڵوێستانە ئێمە لە داهاتووە قەزاوەتەکەین هەر وەکو ئەوەی کە لە ڕابردووە قەزاوەت کراوین. بینەرێکی خۆشەویست لە نەروێژەوە پەیامێکی ناردووە و دەڵێ با درود بە شماوە بەرنامەیە کۆمەڵە تیوی. کاک فەرهاد کۆمەڵە دەر ئین زەمانە حەساسم هەمانەند گۆزەشتێ نەخشە هامی و پشتیوان ملتها و هم سرنوشتان خود در سایر نقاط ایران باشد و در این زمان حمایت از بلوچستان و سوختبران باید در اولویت قرار بگیرد. هاوڕێ خۆشەویستم خالی ئیسافی لە نۆروێژەوە حتمەن بێشک بێ هیچ تەردیدێک خالیگەن طبعا بەسەر چاو ببوورە سەلام لە سنەوە ناوەکەت نابم. پیرۆزبایی 8 مارس لە ئێوە و تەواو پێشمەرگەکان بڕیارتان چەس ئامادەین. تووڕەیش بووە بەدەستمەوە دەڵێ پەیامەکانمان نەتوانی بخوێنیتەوە. نا خەت خراوە نییە پەیامەکەت لەسەر گوشیکی تراتووە بۆیە ئەو گوشی کەم کەڵک لێ وەرەگرم دەنا چۆن نەتوانم پەیامەکانتان نەخوێنمەوە. حتممە نەیخوێنمەوە پەیامەکانتان. هاوڕێیانی هاوکارم تەزەکور دوارە دەستی پێ کرد. پێمەژن 5 دقە کاتم هەیە وایە 5 زۆر چاکە زۆر چاکە لەو 5 دقیقە دەبێ بە هەموومانەوە باسەکەمان جەمە بکەینەوە. چ کردن؟ لەسەر تەلێگرام پەیامێک هاتووە. درود بر شما کاک فرهاد. 10 بلکه 100 نفر کولبر کرد کشته شدند. هیچ گروه یا قومی از آنها پشتیبانی یا همدردی نکرد ولی وقتی به یکی از آنها ظلم می شود به احزاب کردی روی می آورند. چرا؟ لبر خاطر و ارکی سرشان مانه اما انسانین سنوورەکان ئەبەزێنین لە ئینسانەکان لە هەر جێگەیەکە کە زوڵمیان لێ ئەچێت بەبێ لە بەرچاوگرتنی سنوور و ڕەگەز و جنسیەتیان پشتیوانیەکەین. خۆشەوە انتزارە ناخۆشە؟ هەر زۆر خۆش. ئێمە وەکو کۆمەڵە بێ نەهایەت خۆشحاڵینەوەی کە انتزاریان لێمان بێت کە ڕۆژێک لە ڕۆژان لە بەلوچستان لە سیستان لە خۆراسان لە لۆڕستان لە خوزستان لە باقی بەشەکانی تری ئێران زوڵم و ستەمێک لە کەسێک یا کەسانێک یا لە قشرێک لە کرێکاران لە زەحمەتکێشان بکرێت پشتیوانیان لێ بکەین. ئەی چیەکەین؟ ئەی بۆ هەین؟ ئەگەر ئەمە نەکەین چیەکەین؟ زۆر بەجێگەیەوە انتزارە دەبێ خۆشحاڵ بیت. ئەگەر دۆستێکی ئازیز و خۆشەویستی کوردستانیت خەڵکی کوردستانی دەبێت زۆر خۆشحاڵ بیت لەوەی کە لە جێگەهای ترەوە تەوەقع لە جەماوەری خەڵکی کوردستان کە خەڵکێکی بۆ خۆی زوڵم لێکرا و بەڵام خۆڕاگر و قارەمانە هەیە کە پشتیوانی بکەن لە خەواتی واقعی وەشەکانی ترێرە. ئەوە شانازیە. ئەو شانازیە دەبێت لە سەرشانی خۆمان ڕابگرین و پێ سەربەرز بین. هیوادارم تێگەیشت بێتین لە یەکتری. قسەکانم لە دوایین دەقیقەکانی کۆتایی بەرنامەکە ئەوەیەکە. انتزار ئەچێت لە جەماوەری خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی. ئاخێزی جەماوەری لە بەلوچستان و سیستان درێژەی هەیە. دەبێت ڕێگا و ڕێگاهایەک بۆ پشتیوانی لێکردینیان بدۆزینەوە. مانگرتن، شکلی تر، دەرکردنی بەیانیەی هاوبەش و یا هەر شکلێکی تر.
نابێ بهێڵین ئەو خەڵکە حەقخوازە حەقتەڵەبە کە لەسەر نان ئەیان کوژن وەکو کۆڵبەرەکان لە کوردستانە، وەکو کرێکاران لە کوردستانە، وەکو ژنان لە کوردستانە، وەکو لاوان لە کوردستانە، وەکو دەستفرۆشەکان لە کوردستانە. نابێ بێڵین، ئێمە ئەرکمان لەسەر شانە. من بەڕاستی شانازی بەوە ئەەکەم، هەم خۆم و هەم حیزبەکەم هەم کۆمەڵە، ئەوەی کە لە هەلومەرجێکی ئاوە خەڵکێک چاوەڕوانی ئەوە بن کە ئێمە پشتیوانیان لێ بکەین. ئەوە سەرمایەز بۆ داهاتوومان. شەرت بێ ئەو بینەرە ئەو پەیامەی کە نردویەتی هەر بیخوێنمەوە، ئەو بینەرەی کە ئەو قسەی کردو. منزورم این بود آنها از ما پشتیبانی نمی کنند از سنندج. کارێک بکەین بیکەن. ئێش و ئازارەکانی خۆمانیان بۆ بگەڕینینەوە بۆ ئەوەی کە کارێک بکەین، ئەوانیش پشتیوانیمان لێ بکەن. آخرین پیامە خوێنمەوە. از تمام زنان و مردان و فعالین کارگری و سیاسی خواستاریم که به هر قیمتی که برایشان ممکن است روز جهانی زن را گرامی بدارند. کۆمەڵە و حزب کمونیست ایران بیش از 50 سال است که از این تاریخ پشتیبانی کرده است و همان روز اول زنان را به میدان مبارزه آورد که دوش به دوش مردان مسلح شوند و مبارزه کنند. بیش از 100 نفر در صفوف پیشمرگان کۆمەڵە و حزب کمونیست ایران در میدان نبرد جان باختند، منظوری ژنانه، و دهها تن از آنها در زندانها اعدام و یا زندانی شدند. بیایید همه با هم در این روز تاریخی را گرامی بداریم، زیرا این گرامی داشتها بازتاب خبری دارد برای زنان بلوچ تا دوش به دوش مردان مبارزه کنند و به صف اعتراضها بپیوندند و خود را زنان زیر ستم مرد سالاری و مذهب بسیار استثمار می شوند برهانند. مردم برابری طلب کردستان و ایران، کۆمەڵە و حزب کمونیست ایران سابقه چندین ساله دارد برای پشتیبانی از مردم انقلابی ایران. بیاد دارم کۆمەڵە هیئتی فرستاد برای پشتیبانی از ترکمن صحرا، متاسفانه بر اثر تصادف جان باختند. یاد و خاطرات آن عزیزان را گرامی می داریم. ما صاحب این تاریخ افتخار آور هستیم. او افتخاراتە دەبێت درێژە پێ بدەین. داوام لە جەماوەری خەڵکی کوردستان و نوێنەرانی ئەحزاب و سازمانهای سیاسی هەیە. ئاخێزی جەماوەری خەڵکی بەلوچستان درێژەی هەیە، تکایە بێخەم مەبن. هەستن بە ئەرکی خۆتان. گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ ڕاستەوخۆ تا بەرنامەیەکی تر. شاد و سەرکەوتوو بن. ئێوە ئازیز و خۆشەویستن. هەر هەمووتان عەزەمەت. هەر بژین.